إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. أما بعد، فإن خير الكلام كلام الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وآله وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. دەستان خۆش بێ ئەم جومعەیە زووتر هاتن الحەمد لله. هیوادارم ئینشاڵڵا زووتریش بێن بۆی خێرەکەتان گەورە بێ و وتارەکانیش ئینشاڵڵا کە قورئان و حەدیث باسی دەکەین کاریگەری بەسەرتانەوە بچووکە قسەی خۆمان نییە بەخوا. خێری ئێوەمان دەوێت، دەستان ماچەکەین، خزمەتکاری ئێوەین. ئەگە بە قسەی خوا پێغەمبەری خوا بکەن صلی الله عليه وسلم بەخوا دەیبەنەوە. بە قسەی خوا پێغەمبەری خوایش نەکەین صلی الله عليه وسلم وەڵڵا دنیا و قیامەت دۆڕاوین. دەستان خۆش بێ ئینشاڵڵا زووتریش وەرن بۆ مزگەوت. منش بچووکی ئێوە دەکەم. خۆشەویستان، بەداخەوە بەهۆی ئیهمالکردنی قورئانی پیرۆزەوە، بەهۆی خەمساردی ئێمەوە لە بەرامبەر قورئانی پیرۆزدا، هەم لە خوێندنەوەی، هەم لە کردەوە پێکردنی، هەم لە گوێگرتنی خۆمان مەحروم کردووە زۆرێکمان لە ئەم خێر و بەرەکەتە گەورەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆمانی باس کردووە لە ڕۆژی قیامەتە قورئانی پیرۆز تکا و شەفاعەتمان بۆ دەکات. هەر کەسێک لە ئێمە کە ئیشێکی هەیە، حتا خانوگۆڕینێک کە ناوەکەی دەگۆڕی، حتا کێشەیەکی تەلاق نازانم چی، زۆربەی دەچین محامیە دەگرین، محامیەک دەگرین بۆی ئیشەکەمان زوو بڕوا، بۆی ئیشەکەمان بە چاکی بڕوا. ئەو خەڵکە بۆچی محامی دەگرێت؟ بۆی ئیشەکانی بڕوا، بۆی تکای بۆ بکە، ئیشێکی بۆ بکە. لە ڕۆژی قیامەتیشا ئێمە تەشبیهات نەبێ، شتێک وەک محامی دیفاعمان لێ بکە و ئیشەکانمان ڕاپەڕێنێ. یەکێک لەوانە قورئانی پیرۆز. پێت خۆشە لە قیامەت قورئانی پیرۆز دیفاع لێ بکە؟ دەیبیسەلمێنە. فێر بە. خەڵکی وا دەزانن لە 6 ساڵی قورئانی لەبەر کردووە، لە 70 ساڵی تۆ ناتوانی گوێشی لێ بگری؟ ئێ نازانی خۆ دەتوانی گوێ لێ بگری لە جاتی گۆرانێکە، لە جاتی فلیمەکە. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح مسلمدا: اقرأوا القرآن فإنه يأتي يوم القيامة شفيعا لأصحابه. قورئان بخوێنن، ئەوشی نازانی با گوێ لێ بگرێ، چونکە لە ڕۆژی قیامەتە قورئانی پیرۆز دێت تکا و شەفاعەت بۆ ئەو کەسانە دەکا کە لە دنیادا خوێندوویانەتەوە، گوێیان لێگرتووە و کردەوەشیان پێ کردووە. جا پێت خۆشە قورئان شەفاعەت بۆ بکە؟ فەرموو. ئیمامی عوسمان ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ دەفەرمێ: لو طهرت قلوبكم ما شبعتم من كلام ربكم ما شبعتم. والله ئەگەر دڵەکانتان خاوێن و پاک بێ، ئەگەر ئیمانی ڕاستەقینەی تێدا بێ، والله قەت تێر ناخۆن لە قورئانی پیرۆز. کاتێککە شەهیدی دەکەن ئیمامی عوسمان ڕەزای خوا لێ بێ قورئانەکەی بەدەستەوەیە. القورآن شافع مشفع. ئەمە لە صحیح تەرغیباتەوە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم قورئان تکاکارە و تکاکارێکیشی قبوڵە. شافع شەفاعەت بۆکە، مشفع تکا و شەفاعەتیشی قبوڵە. هەرچی بڵێ خوای گەورە قبوڵی دەکات، چونکە فەرمایشتی خوای گەورەیە. کەواتە قورئان بخوێنە، کردەوەی پێ بکە و گوێی لێ بگرە، بۆی لە ڕۆژی قیامەتا بڵێ خوای گیان من تکا و شەفاعەت بۆ ئەم بەندەی تۆ دەکەم، چونکە لە دنیادا منی خوێندەوە، گوێی لە من گرت، کردەوەی بە من کرد. مەحروم و بێبەش ئەو کەسەیە لەم تکا و شەفاعەتە خۆ بێبەش کات. بەهۆی ئیهمالکردنی قورئانی پیرۆزەوە کە ئیهمالمان کردووە بەڕاستی، بەس ڕەمەزان باشی نەعیبمان نییە. دوای مانگی ڕەمەزان کووە خۆمان مەحروم دەکەین لەم خێرە گەورەیە، لەم پاداشتە گەورەیە، چونکە نایخوێنینەوە. ئەگەر کەسێکیش خوێنەواری نەبێ، خۆ دەتوانێت گوێ لە قورئان بگرێ. خۆ گوێگرتن لە قورئان پارەی تێ ناچێ، هیلاکت ناکە، کرێکاری نییە.
فەردە ئارد و برنجدا ناگری تەنها گوێی لێ دەگری گوێگرتن ئەوەش ناتوانی بەس نەک 5 دقەی بەیانی دوای بکەیتە دەگە و ڕەقس و فلیم و نازان و گۆرانی وشت ئەوە نا بەردەوام گوێی لێ بگرە با لەگەڵ قورئانان ڕابێ چۆ چەند ساڵە لەگەڵ گۆرانی ڕاهاتووی ئەمجا بیگۆڕە با لەگەڵ قورئانان ڕابێ کاکە هەڵپەڕکێشمان پێویستە بێ ماشەڵڵا چەندی گوێ لە قورئان پێویستە هەڵپەڕکێت تو جاری گوێ لە قورئان ناگری هەڵپەڕکێمان پێویستە ئەوە پێویستە قورئانە قیامەت شەفاعەت بۆ بکە با لە خوا بترسین خۆمان مەحروم نەکەین لەم خێرە گەورەیە خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم حدیثێکی صحیحی سنن ترمذی هاتووە أفرمي من قرأ حرفا من كتاب الله فله به حسنة والحسنة بعشر أمثالها هر کسی یک پیتی لقرآنی پیروز بخوانه یک پیت یک حرف چاکی کی بده نسره چاکش بدقاته خوشویستی خواه فرمی صلی الله علیه وسلم من نعلم ألف لام میم پیتیکا ألف پیتیکا لام پیتیکا میم پیتیکا کواتا تنها بڵێ ئەلیف لام میم سی خێرە دەسەکەوێ بە هەموو لاپەڕەیەکی قورئان کە دەیخوێنی هەموو لاپەڕەیەک 5,000 بۆ 6,000 چاکە دەسەکەوێ دەی بزانە خۆمان لە چی مەحروم کردووە ئەگە دوو لاپەڕە بخوێنی 12,000 خێرە دەسەکەوێ جوزی قورئان 20 لاپەڕەیە 20 کەڕەت 5 حساب کە زانانی چی دەکات ئەگە 20 کەڕەت 6 حساب کە یا 7 چونکە لاپەڕە هەیە پیتەکانی زیاتر هەیە تۆ زەکەمترە باشە مخۆمان بۆ مەحروم کردووە ئەگەر 20 کەڕەت 5 بێ هەی خوایە نەیبڕی کاکە تۆ 100,000 خێر دەستکەوێ کورە 50 دەستکەوێ هەر زۆرە بەخوا 50,000 چاکە یا 100,000 چاکە یا 200,000 چاکە ڕۆژانە دەستی خۆتی بخە خۆت مەحروم مەکە وەڵڵا مەحروم ئەو کەسەی ئەم خێرە لە دەست خۆی دەرەکات بەس بیرکەرەوە تەمەنی خۆتە ئەوەشی کە قورئان دەزانێ چەند ملیۆن و ملیار چاکە لە دەست خۆت دەرکردو ڕۆژانە نتوانێت لاپەڕێ دوو لاپەڕە قورئانی پیرۆز بخوێنی هەر بەلایانی کەمەوە لاپەڕێ بخوێنە کاکە با 5,000 خێر دەستکەوێ بۆ قیامەت پێویستە پێیەتی کەواتە تۆ ئەگەر بۆ نمونە هەر سوورەتی کەهەفەوەی کە ئەمڕۆ خوێناوێتی خوا لێی قبوڵ کە 65 بۆ 70,000 خێر و چاکەی دەستکەوتووە 65,000 بۆ 70,000 چاک ئەوەی نەیخوێنە زەرەری کرد هێشتا کات ماوە تا مەغریب بخوێنە کەواتە بزانە خۆت لە چی مەحروم دەکەی ئەمە مەحرومی بێبەشی نییە ئینسان ڕۆژانە نەتوانێت بە قورئان خوێندن 10 15 50 100,000 خێر و چاکە دەست خۆی بخات ناتوانانی لاپەڕێ بخوێنی هەر بەلایانی کەم و 5,000 6,000 خێر دەستکەوێ کەواتە ئاگادار بە ئەگە سوورەتی ملک بخوێنی سوورەتی ملک تەبارەک شەوان بەلایانی کەمەوە 10,000 بۆ 12,000 خێر و چاکە دەستەکەوێ چییە هیلاکە بی ئەگە 15 دەستکەوێ جاروێ 15,000 دەستەکەوێ لەگەڵ ئایەت و کورسی ئەوانی ترە کەواتە بخوێنە خۆت مەحروم کردووە لەما من و تۆ خۆمان مەحروم کردووە تەنها مانگی ڕەمەزان قورئان بەدەستمانەوە لە باوشمانایە دوای مانگی ڕەمەزانیش بۆ ناو ڕەفەکان و بۆ ناو تاکەکان و بیشارەوە قورئان بەس بۆ مانگی ڕەمەزان دابەزیوە کەواتە با بزانین چەندی خۆمان مەحروم کردووە لەو خێرە گەورەیە کەواتە بزانە ئیمامی ئەبولجەوزا کە قوتابی سەحابەیە یەکێک لە زانە گەورەکانی تابعین دەفەرمێ نقل الأحجار أهون وأخف على المنافق من قراءة القرآن خواه پەناگرین بە تۆ ئەفەرمێ ئەگەر منافق مرۆڤی منافق ئەمە یەکێک لە صیفەتەکانێتی هەر کەسێک ئاوا بوو ئەمە صیفەتی منافقی تایە دوو ڕوو با بە خۆیان بچێتەوە لە منەوە تا گشتان ئەگەر بەردی پێ بارکەی ئەگەر شتی پێ بارکەی ئەگەر بەردی لە عەرز پێ هەڵکەنی لەوە پێی خۆشترە قورئان بخوێنی کەسابەتەکەی پێ خۆشە بەخوا کەسابەتەوە نەخۆشە ئەی قورئانەکە بۆ خۆش نییە بەخوا ئیشکردنەوە نەخۆشە ئەی قورئانەکە بۆ خۆش نییە کەواتە ئەمە صیفەتی منافقە ئەگەر ئیشەکەت پێ خۆش بوو قورئانەکەت پێ ناخۆش بوو قورئانی پێ ناخۆشە بیخوێنێ بەس پێی خۆشە ئیش بکە و ماندوو بێ و عەرەق بکە بس بۆ قورئانەکە دانیشتۆ پێی ناخۆشە و هیلاکە بێ چونکە ولا يذكرون الله إلا قليلا منافق خوای گەورە دەفەرمێ ذیکری خوا کەمەکەن هەم قورئان کەم دەخوێنن هەم ذیکری خوا کەم دەکەن کەواتە هەر کەسێک لە ئێمە لە قورئانە ئیهمال بوو هەم گوێگرتن و هەم کردەوە پێکردن و هەم خوێندنەوەی ئەوە صیفەتی ئینسانی منافقە با بە خۆماندا بچینە ئیماندار دەیخوێنێ منافق نایخوێنێ جا کامیانت پێ خۆشە بێگومان هەمومان پێمان خۆشە ئیماندار بین دەی با بەکردەوە بیسەلمێنین ئینشاءالله بەهۆی ئیهمالکردنی قورئانی پیرۆزە و کە ئیهمالمان کردووە
نفسی خۆمان مەحروم کردووە لە کۆمەڵێک پلەپایی بەهەشت، بەرزبوونەوەی پلەکانی بەهەشت. لە حەدیثێکی صحیحی ابن ماجه هاتووە، خۆشەویستی خوا فەرمێ صلى الله عليه وسلم: يقال لصاحب القرآن إذا دخل الجنة اقرأ واصعد، فيقرأ ويصعد بكل آية درجة حتى يقرأ آخر شيء معه. لروجي قيامته بو كسد وتلك هاوري قرآن، هاوري قرآن أو ما رمضان ديخوني هاوري قرآن، هاوري واتا برادر چون برادرت أول قلتها به هم بكردوا لناو كردوا كانوا قسكاني توار رنگ بداتوا، هم بخيوندنوا هم بجوجرتن لي أو إنساني ك هاوري قرآن بوا لقد قرآن جياوا لروجي قيامته كذا تشيت بهشتوا خوای گەورە کەسانەمان قبولکە یا ڕەبی ئامین. پێی دەوترێ فڵان کەس بخوێنە و بەرز بەرەوە. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم بە هەموو ئاەتێک کە لە دنیادا لەبەری کردووە دەرەجەیەک پلۆپایەک لە بەهەشتا بەرزە بێتەوە، حتا ئاخر ئاەت کە لەبەرێتی. کەواتە ئەگەر 1000 ئاەتت لەبەر بوو تۆ 1000 پلۆپایە لە بەهەشتا بەرزە بیتەوە، 2000 لەبەر بوو 2000 پلۆپایە لە بەهەشتا بەرزە بیتەوە. یەک لە دوایەک پلەکانت بەرزە بێ و خۆشترە، پلە بە پلە خۆشترە لەوەکەی تر، دەرەجە بە دەرەجە بەهەشت خۆشترە. کەواتە ئەگەر پێت خۆشە لە بەهەشتا پلە لە دوای پلە دەرەجە لە دوای دەرەجە سەرکەوی قورئان بخوێنە. قورئان لەبەرکە، ڕۆژی ئاەتێک لەبەرکە ناتوانی بەمانگە 30 ئاەت لەبەرکەی ناتوانی، چەند گۆرانی لەبەرە، چەند شیعرە لەبەرە ئەی قورئانەکە شەروایە گوێی لێ بگرە چەند جاری بێگومان لەبەری دەکەی. کاکە قورئان مەخوێنە شێتە بی. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم شێت بوو، سەحابە شێت بوو، خەلیفەکان هیچیان شێت بوون، چوار خەلیفەکە. یەک سەحابەم پێ بڵێ شێت بوو بێدەی، یەک تابعینم پێ بڵێ شێت بوو بەوەی قورئان خوێندنەوە. والله ئەسڵەن ئیمامی ئەبوو مسلیمی خەولانی دەفەرمێ زیکری خوا شێتی نییە، دەوای شێتیە، دەرمانی شێتیە. چارەسەری ئەوەی لە شێتیت بتپارێزێ نەک شێتت بکە. کەواتە با لە خوا بترسین، تەقوای خوا بکەین. ئەگە پێت خۆشە پلەپایەکانی بەهەشتت بەرز بێتەوە، قورئان بخوێن و لەبەری بکات، چونکە والله ئاەتێ زیاترت لەبەر بێ لە ڕۆژی قیامەتە لە بەهەشتا پلەیە زیاتر بەرزە بیتەوە. زانی ئیبن تەیمیە ڕەحمەتی خوا لێ بێ، ئیمامی ئیبن تەیمیە ئەو عالمە گەورە کە بەڕاستی کە زانایەکی گەورەی کوردە، ڕەحمەتی خوای لێ بێ، لە هەموو بوارێکە شارەزا بوو، خزمەتێکی گەوری ئەم ئیسلامی کرد، خوا پاداشتی خێری بداتەوە. لە ئاخری عمریا چیەوت؟ دەیفەرموو وەڵای ئەوەی کە ئێستا دەیزانم ئەگەر کاتی خۆی بمزانیایە هەموو تەمەنی خۆم لە قورئانە سەرفە کرد. لەئەفنەیت عمری في كتاب الله، هەموو عمری خۆم لە قورئانە سەرفە کرد. والله بەدەم ئاەتەوە مرد. أو آياته خونا يا أخوي قرأت فرمية إن المتقين في جنات ونهر في مقعد صدق عند مليك مقتدر. أو آياته خونا كخوا باسي أهلي بهشتك كلا بهشتان، أو آياته توقد وفاتي كرت بآية القرآن وفاتي كرت ضلي والله بشيمان بخوز جاية حموت من يخون بالقرآن صرف كرداله. أي قرب سر من تو إيمان ضعيف شي مان كردوا سەتا یەکی ئیبن تەیمیە خزمەتی ئەم ئیسلاممان نەکرد و قورئانمان نەخوێناوە، لە سجنەکانە بە 100 جار قورئانی ختم کردووە کاتێک کە سجن بوو، تەفسیری دەنووسیەوە، خزمەتی ئەم ئیسلامی کرد، پەشیمانە. ئەی من و تۆ چۆن پەشیمان نابینەوە؟ ئەو بە ئاەتۆ مرد، بە ئەو ئاەتی خوا باسی بەهەشتەکە بەوە کۆتایی بە ژیانی هات، ڕەحمەتی خوای لێ بێ، کە نیشانی ئاخر خێریە. لەگەڵ قورئانە بژی خوای گەورە ئاخرت بەخێر دەگێڕێ بە ئیزنی خوا. بەهۆی ئەوەی کە قورئانمان ئیهمال کردووە بەڕاستی نەفسی خۆمان مەحروم کردووە لە ئەم خێرە گەورە. تەماشاکە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح تەرغیبە: عليك بتلاوة القرآن فإنه نور لك في الأرض وذخر لك في السماء. گرنگی بە قورئان بدەن، قورئان بخوێننەوە، چونکە قورئانی پیرۆز فإنه نور لك في الأرض، چونکە قورئان نور و ڕووناکی تۆیە لەسەر زەویدا. واتە ئەگەر قورئان نەخوێنی ژیانی تۆ هەمووی تاریکیە، ئەگەر قورئانت خوێند ژیانی تۆ هەمووی ڕووناکی و نورە، نوری تۆ لەسەر زەویە خوێندنەوەی قورئانی پیرۆزە.
وذخر لك في السماء ودبيت الزخيرة وتيشويك بوت لآسمان ولا بهشت. بيت خوش أعام زخيرت هبه، بيت خوش لسر زويان نور بيجيانت، روناكي بيجيانت، دلت بيت خوش لآسمان تيشويكي چاكت هبه، زخيريكي چاكت هبه لبهشتي خواهي پردگار كآسمان كان لبهشتن دي قرآن بخوينه. أو آمشگاري ووصيتي بيغمبري خواهي صلى الله عليه وسلم كواتا ئاگاداری خۆت بە قورئان بخوێنە. مامۆستایەک دەڵێ لە ئەمریکا گەنجێکم بینی هاتە ژوورەوە مایکەکەی لێم سند و سوورەتی فاتحای خوێنە، سوورەتی فاتح، بەڵام دەڵێ سوورەتی فاتحای خوێنە زۆر بەغەڵەت، زۆر بەغەڵەت. ئەڵێ دەستی کرد بە گریان، زۆر گریا. وتم کاکەوە چی بووە بۆ دەگریت؟ بۆچی سوورەتی فاتحات خوێنا بەو شێوەیە کە هەمووی غەڵەتە؟ وتی 3 ڕۆژە موسڵمان بوومە، بەس سوورەتی فاتحا دەزانم. حەزم کرد بۆ خەڵکی بخوێنمەوە، حەزم کرد ئەو پێ حەدیسی پێغەمبەری خوان بینی صلی الله عليه وسلم فەرمووی بەلیغوا عنی وەلەو ئایە، ئەگەر ئاەتێکتان زانی بیگێنن، من ئەم فاتحا دەزانم بەس 3 ڕۆژە موسڵمان بوومە، حەزم کرد بە ئێوەی بگێنم. ئەوانە کە دەگەڕێنەوە ئاوا دین لە دینە لە دڵیانە شیرین دەبێ. ئێمەش دەڵێ باوکمان نوێژی کرد، ئێمەش نوێژکەین. کورە بابە نوێژی باوکت نییە، باپیرەت نییە، نوێژ فەرمانی خۆ پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم، عرف و عادەت نییە. لە باو باپیر و بۆ ئێمە نەماوەتەوە، لە قورئان و حەدیث بۆ ئێمە ماوەتەوە. حەزم کرد ئەو سوورەتی فاتحایە دەزانم بە غەڵەتیشەوە بیگێنم بە خەڵکی. کەواتە تۆ چیت کردووە بە ئیسلام؟ با لە خوا بترسین، تەقوای خوا بکەین، بە ئەهلی قورئان بین. ئینشاءڵڵا لە قیامەت زەخیرەیەکی گەورەمان خستووە بەهۆی قورئان خوێندنەکەمانەوە. یا ربی خوای لە گوناهەکانمان خۆش بی، لە گوناهی دایک و باوک و مردووەکانمان خۆش بی. خوا گیان بە ئەهلی قورئانمان قبوڵ کە یا رب العالمین. ئامین. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستان، بەهۆی ئیهمالکردنی قورئانی پیرۆزەوە کە ئیهمالمان کردووە، تەنها ئەگەر مانگی ڕەمەزان لە بیرمان بێ، لە شەودا لە بیرمان نییە، لە ڕۆژدا لە بیرمان نییە، خۆمان مەحروم کردووە لە شتێکی زۆر پێویست. ئەو ڕۆژەی کە زیندوو ئەبیتەوە بەبێ جلو بەرگ لە قەبرەکەت دێتە دەرەوە، چی حاڵەتێکە، چ ناڕەحەتیەکە، هیچت لە بەردانیە، هیچت لە پێدا نییە، هیچت پێ نییە، تەنها چاکە و خراپە نەبێ، نە پارە و پول، نە دەسەڵات، نە نەجمە و داڵ، نە مەسئولیەت، هیچ شتێک نییە، تەنها چاکە و خراپ. لەو ڕۆژە سەختەدا کە لە قەبرەکە دەرچوویتە نازانی مەسیری تۆ بۆ کوێ دەڕوات، محاسبەت لە پێشە، وەستانی ساحەی مەحشەرت لە پێشە، پەنا بەخوای گەورە پردی سیراتت لە پێشە، کۆمەڵی ناڕەحەتی زۆر. لەو کاتە ناخۆشەدا ئەهلی قورئان دڵخۆش دەبن. پێت خۆشە لەو کاتە دڵخۆش بی؟ دەی ئێستش کات ماوە هێشتا. مام حاجی قورئان نازانی، خۆ دەتوانی ڕۆژی 2-3 سەعات گوێ لە قورئان بگری؟ دەتوانی؟ ناتوانی؟ ئەمە ناتوانی بکەی؟ بەخوا دەتوانی، ئەگەر گۆرانیەکە و فلیمەکە بیڵێ دەتوانی. لە حەدیثێکی صحیح داتەوە لە سیلسیلە صحیحە، خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم وإن القرآن يأتي صاحبه حين ينشق عنه قبره. قورئانی پیرۆز دێ بۆ لای خاوەنەکەی خۆی، بۆ لای هاوڕێکەی، بۆ لای برادەرەکەی، کاتێککە لە قەبرەکەی دەرەچێتە دەرەوە. ئەو کاتێ حين ينشق عنه قبره، ئەو کاتێک قەبرەکەت شەق بێ و لەت ئەبێ و دێیتە دەرەوە، یەکسەر قورئانەکە دێ وەلات، یەکسەر لە قەبرەکە شەق بوو، قورئانەکە بەدیار سەرتەوەی. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم كالرجل الشاحب. بەڵام قورئان چۆن دێ؟ وەکوم قورئانە دێ؟ نە، لەسەر شکڵ و شێوەی پیاوێکی ماندوو هیلاک. پیاوێکی هیلاک بوو ماندوو بێت، دەموچاوی پێوە دیارە، لاشەی پێوە دیارە، هەیە زیتیانێ، بێتاقەتە. لەسەر شکڵ و شێوەی پیاوێکی ماندوو دێت، چونکە تۆ لە دنیادا خۆت ماندوو کرد، خەڵخەوتە بوو، شەو نوێژ دەکرد، قورئانت دەخوێن، خەڵکی گوێ لە گۆرانی دەکرد، تۆ خۆت ماندوو ئەکرد، گوێ لە قورئان دەگرت. لە دنیادا خۆت ماندوو کرد بەهۆی قورئان خوێندنەوە،
بەهۆی گوێگرتن لە قورئانەوە، بەهۆی کردەوەکردن بە قورئانەوە جارێ تۆ حەزت لە شتێک لە ترسی قورئان کە خوای گەورە فەرمێتی مێکە لە قورئاندا نایکێ لە ترسی خوا لە قورئانە حرامی کردو نایکێ، ماندووبوونی تایە، حەزت لێ توی لە ترسی خوا نایکی چکۆ لە قورئانە حرامی کردو. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم قورئان کە لەسەر شکڵ و شێوەی مرۆڤێکی ماندووە پێی دەڵێت تۆ لە دنیادا ماندوو بووی، منیش لەسەر شکڵ و شێوەی کەسێکی ماندوو هاتووم بەلای تۆ. ئەڵێ دەمناسیت؟ دەڵێ ناتناسم. ناوەڵە تۆ چی؟ ئەنە صاحبك القورئان، دەڵێ من هاوڕێکەی تۆم، قورئانی پیرۆزم. الله ئەکبەر. لەو بێکەسێدا قورئانی پیرۆز بە فەرمانی خوا دێ بۆ لای تۆ بۆی کە لە قەبرەکە دەرچووی یەکسەر دڵخۆش بی، نەترسی. ها مەترسم، من لەگەڵ تۆم، بە ئیزنی خوا لای خوا شەفاعەتت بۆکە. پێت خۆشە ئەم مووقیفە ببینی فەرم و بیسەلمێنە. بەوە نابێ بڵێ من ئاهلی بەهەشتم، بەخوا بەوە نابێ، بەوە دەبێ بیسەلمێنی. والله هەتا ئێوارە هەزار جار بەخەڵ بڵێ ئاهلی بەهەشت و بەخۆت بڵێ بەهەشتی، بەخوا لای خوای گەورە قیمەتی نوکە دەرزیکی نییە. ئەبێ خۆت بکردەوە قسە بیسەلمێنی کە ئاهلی بەهەشتی. مام حاجی خوا بە قسەی تۆ ناکە، فەرمانی خۆیەتی، کێ بەهەشتی و کێ جەهەنمیە، کەواتە وەری مێشکت دەرکە دەرەوە. بەڵێ دەفەرمێ أنا صاحبك القرآن الذي أظمأتك بالهواجر وأسهرت ليلك. من أو قرآنم کە لە دنیادا تینوم کردی، تینو جاری وایە بنت دەخوێنا زمانت وشکە بوو، ناودەمت وشکە بوو. من ئەو قورئانم کە لە دنیادا لە شەودا نەمێڵا بخەوی، بۆیە ئەمڕۆ شەفاعەت بۆ دەکەم لای خوای گەورە، مزگێنی بێ لە تۆ. کەواتە ئاگادار بە قورئانی پیرۆز بخوێنە، بە ئیزنی خوا بەروبوومەکەی دەبینیت. ئەو ڕۆژێک کە لە قەبرەکەت دەرەچی قورئان دێتە خزمەتی تۆ بە فەرمانی خوا، مزگێنیت پێ ئەدا مەترسە. من چۆن تەشبیهات نەبێ وەکو محامیەک تکاکارێک، بەڵام نەکو محامی دنیا کە جارێ هیچی پێ ناکرێ. قورئان شافعە مشفعە، پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه و سلم باسمان کرد، هەم تکا دەکا و هەم تکاشی قبوڵە، ڕەتکردنەوەی نییە لای خوای گەورە. جا ئەو کەسەی پێخۆشە لە قورئان لە قیامەتا قورئان شەفاعەتی بۆ بکە، تکای بۆ بکە، دیفاعی لێ بکە، با ئەمڕۆ قورئان بخوێن و گوێ لە قورئان بگرێت. ئەوەی دەیزانێ بیخوێنێ، ئەوەی دەیزانێ گوێی لێ بگرێ، ئەوەشی نایزانێ با هەر گوێی لێ بگرێ و گوێ لە قورئان بگرێ. ئەمڕۆ زۆر ئاسانە، وەک جاران نییە کاکە یەکێکم وە بدۆزانە با قورئانم بخوێنە گوێ لێ بگرم. ئەمڕۆ الحەمدولله لە مۆبایل و لە هەموو شتێکا قورئانێت، تەلەڤیزۆن هەمووی پڕە لە قورئان، دەتوانی بیخوێنی ئەگەر ڕاست بکەین. سبحان الله، هەندێ ژیانی پیاوچاکان دەخوێنیتەوە خۆت لەبەرچاو دەکەوێت. ئەبوو بەکری کوڕی عیاش ڕەحمەتی خوای لێ بێ دەفەرمێ ئەبوو ئیسحاقی سەبیعیم بینی کە زانایەکی گەورەیە. دەفەرمێ ڕۆژێکیان بینیم سەیرەکەم ئەگری. لە قورئانی پیرۆزە خوای گەورە دەفەرمێ زۆر بگرین. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم زۆر بگرین، بەس کەم پێ بکەنن، بەس ئێمە پێچەوانەی قورئان و حەدیث دەکەین، پێ دەکەنین و گریانمان نییە. دەفەرمێ تەماشام کرد ئەبوو ئیسحاقی سەبیعی دەگری، بە کوڵ دەگری، بێتاقات، فرێنس بە چاویدا دێتە خوارەوە دەگری. وتم ئەوە چی ڕووی داوە؟ خۆ کەس نەمردووە؟ وتی ناوەڵە. ئەبوو ئیسحاق ڕەحمەتی خوا لێ بێ ئەم زانە گەورە فەرمووی ذهبت قووەتی وذهبت الصلاة مني، بەخوا پەکم کەوت، هێزم نەماوە، ئەختیار بوومە، چوومەتە ساڵەوە. ئەو شەو نوێژەی کە جاران دەم کرد ئێستا ناتوانم بیکەم، ئەو قورئانی کە جاران دەم خوێند ئێستا ناتوانم بیخوێنم، بۆیە دەگریم، بەخوا قووەتم نەما، هێزم نەما، ئەختیار بوومە، چوومەتە ساڵەوە. جاران گەنج بووم، زۆر بەهێز بووم بۆ نوێژ بۆ قورئان خوێندن، بەڵام ئێستا لاواز بوومە، بۆیە دەگریم، چونکە تاقەتم نەما. دەگری بۆ ئەوەی کە خەمساردە لە قورئاندا لە نوێژدا، بەڵام خەمساردی چییە؟ بە سەیری بزانە چی کردووە، بزانە بۆچی دەگری. ئەڵێ چی؟ ما أستطيع أن أصلي قائما إلا بالبقرة وآل عمران. بەخوا جاران زۆر بەقووەت بووم، بەس چونکە ئێستا چوومەتە ساڵەوە، ئێستا کە شەو نوێژ دەکەم تەنها دەتوانم لە ڕکاتێکا بەقەرە و ئالی عیمران بخوێنم، بەس تاقەتم نەماوە. سبحان الله، سورەتی بەقەرە و ئالی عیمران دەخوێنێ بە پێوە، دەڵێ تاقەتم نەماوە، خەمساردم، ئیهمالم. بۆ ئەو سەردەما ئەوە مەدح نەبوو، بەس بۆ ئەمڕۆ گەورەترین مەدحە
کەسێک بتوانێت لە شەو نوێژێکا لە شەوێکا بەقەرەوە ئالی عیمران بخوێن نوێژ تا بەخۆشی بە مقەسیر بزانێ مام حاجی دوور کات نوێژی کرۆ شەو بەیانی پۆز لێدا بەس فەلە قوڵ الله حەدیشی خوێناوە لەگەڵ فاتیحە ئینسانی ئیماندار پۆز لێ نادا بە فاتیحاوە بە قورئان خوێندنەوە بە قورئان لەبەرکردنەوە بە هیچ شتێکەوە با بە خۆماندا بچینەوە چەندێک ئیهمالین لە قورئاندا کەواتە بزانە چەندێک جوانە گریانێک لەبەر خاتری خوا بێ چەندێک جوانە گریانێک کە قورئان تەئسیری بەسەری هەبێت ئەو قورئانە تەئسیرات لە ئینسان بکە و بگری ئەوە جوانترین فرمێسکە کە ئینسان بیڕژێنێ خۆشەویستان بەهۆی ئەوەی کە قورئانمان ئیهمال کردووە بزانە خۆمان لە چی مەحروم کردووە لە حەدیثێکی صحیح تەرغیب هاتووە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم يجيء صاحب القرآن يوم القيامة يقول يا ربي حله فيلبس تاج الكرامة پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم لە ڕۆژی قیامەتە قورئانی پیرۆز دێت بۆ لای ئەو کەسێک کە لە دنیادا هاوڕێی قورئان بووە لەگەڵ قورئانە ژیاوە خوێندوویەتیەوە کردەوەی پێ کردووە گوێی لێگرتووە قورئانی پیرۆز تکاو شەفاعەتەکە دەڵێ دەفەرمێ ئەی خوایە گیان یا ربی حلیه خوایە گیان ڕێزێک لەم ئینسانە بگرە چونکە لە دنیادا منی خوێندەوە خوایە تاج بکە سەری پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم تاجی کەرامەت و ڕێز دەکرێتە سەری تاج چۆن تاجی پاشاکان هەیە ئەو ئینسانێک کە لە دنیادا قورئانی خوێندووە تاجێک دەکرێتە سەری دەڵێن ئەمە تاجی قورئان خوێندنە چۆن تاجی پاشایەتی هەیە چۆن کڵاوی تەخەڕوج هەیە لە زانکۆکان تاجێکیش هەیە ئەکرێتە سەری ئەو ئینسانانەی کە لە دنیادا 12 مانگە خەریکی قورئان بوونە قورئانیان خوێندووە قورئان دەفەرمێ ئەی خوای پەروەردگار تاج بکە سەری خوای گەورە تاج دەکاتە سەری نەک هەر ئەوەندە دەفەرمێ ثم يقول يا ربي زده فيلبس حلة الكرامة دەفەرمێ خوای گیان زیاتری پێ ببەخشە هەر تاجەکە با نەبێ قورئانی پیرۆز دەفەرمێ خوای گەورە جلی ڕێز و حورمەت دەکاتە بەری ئەو ئینسانە ئەو ئینسانە جلی ڕێز و حورمەت دەکرێتە بەری جلێ دەکرێتە بەری ئەم جلە جلی ئەهلی قورئانە تاجێک دانراوە لەسەرت ئەمە تاجی ئەهلی قورئانە جلێکیش لەبەر دەکرێت پۆشاکێک تایبەتە بەو کەسانەی کە ئەهلی قورئان بوون لە دنیادا ئای لەو کەسە مەحرومتر و بێبەشتر هەیە خۆی لەمە بێبەشکە نەبەخوا مەحرومە داماوە دۆڕاوە با بەخۆی بچێتەوە ئێستا هێشتا مەجال ماوە چکە ڕۆحەکە هێشتا لە لاشەمانەیە مەجال ماوە ئەگەر ڕۆژێکمان لە ژیانە ما بێ دەتوانین خۆمان بکەین بە ئەهلی قورئان نەک هەر ئەوەندە ثم يقول يا ربي زده فيلبس حلة الكرامة ثم يقول يا ربي ارضى عنه فيرضى عنه ئەمجا قورئانی پیرۆز دەفەرمێ خوایە گیان دوای تاجەکە کراوە سەری ئەم ئینسانە تاج کراوە سەری جلی ڕێز و حورمەت لەبەری دەکرا یا ربی خوایە هێشتا بۆی زیادکە فەزڵ و کەرەمی خۆتی بۆ زیادکە خوایە گیان لێی ڕازی بە یا ربی ارضى عنه الله أكبر قورئانی پیرۆز دەفەرمێ خوایە گیان ئەمە تکاو شەفاعەتی قورئانە بۆ تۆ یەک لە دوای یەک تکاو شەفاعەت بۆکە هەرچیش دەفەرمێ خوای گەورە ڕەدی ناکاتەوە یا ربی خوایە تاج لەسەری کرد جلی پۆشاکی ڕێز و حورمەتت لەبەر کرد خوای گیان لێشی ڕازی بە خوای گەورەش لێی ڕازی دەبێت فيرضى عنه خوا لێت ڕازی دەبێت کەواتە مەحروم ئەو کەسەیە خۆی لە ئەم خێرە مەحروم کرد دەی بە ئەهلی قورئان بیخوێنەوە لە شەو ڕۆژە چەند سەعاتێکی بۆ تەرخاندە بۆ گوێگرتن و وەکردەوەشی پێ بکە ئینشاءڵڵا لە ڕۆژی قیامەتە ئەو کردەوەکردنە بە قورئان هەمووی دەبێتە شەفاعەت و تکاکار بۆ تۆ کەواتە ئاگاداری خۆت بە قورئانی پیرۆز بخوێنە توخوا من بە ئێوە دەڵێم لە کۆتاییدا چۆن لە ڕۆژی قیامەتە سەرتان بەرز دەکەنەوە لە خزمەتی خوادا چۆن لە ڕووتان دێ لە خۆمەوە تا گشتان لە ڕۆژی قیامەتە لە خزمەتی خوادا سەرمان بەرزکەینەوە چۆن لە ڕوومان دێ تەنها لە قورئانی پیرۆزە فاتحا و سوورەتی ئیخلاص قل هو الله احد یا دووسێ سوورەتی کوتمان لەبەرەوە تەواو معناکەشی نازانین چۆن لە ڕوومان دێ لە خزمەتی خوادا سەرمان بەرزکەینەوە چۆن لە ڕۆژی قیامەتە سەرمان بەرزکەینەوە لە خزمەتی خوادا
نەمانتوانی ڕۆژی 10 ئاەت 15 ئاەت لاپەڕەی قورئان لە قورئانی پیرۆز بخوێنین. پەیامی خوامان ئیهمال کردووە، داوای بەهەشت دەکەین نەخوا. با بە خۆمان دابچینەوە. ئایا لە قورئان تێگەشتوینە ئەو قورئانە شیفایە بۆ دڵ؟ آخر ئێمە ئیهمالی قورئانمان کردووە چۆن دڵمان خۆشە بێ. قل هو للذين آمنوا هدى وشفاء. لە چەند شوێنی قورئان خوا دەفەرمێ قورئان شیفایە، شیفا چارەسەری هەموو خەم و خەفەت و کێشە و مەشاکیلێ دەکا. بەڵام ئێمە ئیهمالمان کردووە تەمانە دڵمان خۆش بێ، بەخوا دڵمان خۆش نابێ. ئەوەی پشت لە قورئان بکە خوا لە دنیادا ژیانی ناخۆشەکە، ئەوە لە خوای گەورە خۆی وعدی داوە. فإن له معيشة ضنكا. ئەوەی پشت لە ذیکر و یادی من بکە خوا دەفەرمێ لە دنیادا ژیانێکی تەنگ و ناخۆشی دەدەمێ. ئێمە بۆ ژیانمان تەنگ و ناخۆشە؟ کاکە خۆر کەسێک لێمە بەقەت دێیەکی جاران دوو دێ جاران ماڵ و سەرەت و سامانمانەیە. خانوویەک تێی بیفرۆشە لەوانەیە 2000 سەر مەڕ بکە کە باوباپیری تۆ لەوانەیە 500 مەڕی نەبوو بێ. هەر کەسێک لە ئێمە بەقەت لەوانەیە عەشیرەتێکی جانەمان هەبێ، بەس دڵمان خۆش نییە. باوباپیری ئێمە نان نەبوو بی، خوا دڵیان خۆش بوو. ئێمە بووینەتە مادی و دنیایی، بە تەواوەتی بووینەتە دنیایی، بۆی دڵمان خۆش نییە. با بگەڕێنەوە بۆ لای خوا. لە کۆتاییدا دەڵێم قورئان پێویستە گرنگی پێ بدرێ، بۆی لە ڕۆژی قیامەتە گرنگیت پێ بدە. ئیهمالی کەی لە ڕۆژی قیامەتە 1000 جار ملیارێ جار پەشیمان دەبیتەوە بەخوای گەورە، بەڵام قیمەتی نییە و سوودی نییە. بۆی هیوادارم ئینشاءڵڵا لە ئەمڕۆ بگۆڕین قورئانی پیرۆز کاریگەری بەسەرمانەوە هەبێ و بیخوێنین، گوێ لێ بگرین و کردەوەیشی پێ بکەین. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات. يا ربي خوايا أو پاداشتانی که امر باس من کرد لفظل قرآن دا، يا ربي خوايا شمول من قبول من قريتوا، يا ربي خوايا بأهل قرآن من قبول كي بو كسانا من قبول كي، يا ربي كل الروجي قيامة قرآني بيروت كاو شفاعت من بودكا، يا ربي خوايا لنا خوشكاني روجي قيامة رزقار من كي خوايا يعني ما إهمال برامبر بكتابكي تو برامبر ببيامكي تو خوايا قال من خوش بو يارمتي من بدا زياتي بيخوينينوا. يا ربي خوايا آخر من بخير بقيري نرجو رجوع عبادت من لقبول كي خوايا ولات من لشر وآجاوة بدور كي خوايا أو شر وآجاوة لهندي ولات هي خوايا ولاتي إما بدوري كي دستي جولكو ولات الظل هي زكان بشكيني يا رب العالمين خوايا قدرته تصلاتي خود ببين للاوتشوني أوان دا. آمين آمين آمين. وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.